بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاسی جیهان کە کەمبوونەوەی خواست و دابەزینی نرخی نەوتی بەدوای خۆی داهێنا، عێراقی ڕۆبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی کردوتەوە بە جۆرێک کە توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نەماوە. بە گوێرەی ئامارێکی وەزارەتی نەوتی عێراق لە سەرەتای ئەم ساڵ و تا کۆتایی مانگیدا هەناردەی نەوتی عێراق بەهۆی پابەندبوونی بەڕێکەوتنی ئۆپیک پڵاس لە سەدا 14.1 دابەزیوە و کۆی هەناردەی نەوت 923 ملیۆن و 850 هزار بەرمیل بووە. ئەوە لە کاتێکدا لە هەمان ماوەی ساڵی ڕابردوودا ملیارێک و 75 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکراوە. هەروەها داهاتی نەوتی عێراق لە دەمانگی ڕابردوودا بۆ نیوە کەم بۆتەوە و تەنها 34 ملیار و 90 ملیۆن دلار بووە، لە کاتێکدا داهاتی نەوت لە هەمان ماوەی ساڵی ڕابردوودا 65 ملیار و 520 ملیۆن دلار بووە. کەمبوونەوەی داهاتی نەوت بەو ڕێژە زۆرە عێراقی ڕۆبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی کردوتەوە و توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نەماوە، چونکە بە گوێرەی ئامارەکان لە عێراق 4 ملیۆن فەرمانبەر، 4 ملیۆن خانەنشین و ملیۆنێک و 300 هزار موچەخۆری چاودێری کۆمەڵایەتی هەیە کە موچەی مانگانەیان دەگاتە 6 تریلیۆن دینار. پێشتریش شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە گەلی کوردستانی ڕاگەیاندبوو تەنها موچەی فەرمانبەرانی عێراق مانگانە 3 تریلیۆن و 500 میلیارد دینارە، بە موچەی خانەنشینان و چاودێری کۆمەڵایەتیشەوە دەگاتە 6 تریلیۆن دینار. بەڵام داهاتی نەوت زۆر لە موچەی فەرمانبەران کەمترە. هاوکات حکوومەتی عێراقی بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران و خەرجی پرۆژەکان لە مانگی حوزەیرانی ئەمساڵدا پرۆژە یاسای وەرگرتنی قەرزی ناردە نوێنەران. ئەنجومەنی نوێنەرانیش لە 24 شەژی ساڵی 2020 دا یاساکەی پەسەند کرد بۆ ئەوەی حکوومەت بتوانێت بڕی 15 تریلیۆن دینار لە بانکەکانی ناوخۆ 5 میلیارد دلاریش لە دەرەوە قەرز بکات بە مەرجێک لە سەدا 25 ئەو 5 میلیارد دلارە بۆ جێبەجێکردنی پرۆژە بەردەوامەکان تەرخان بکرێت. بەڵام ئەم پارەیەش بەشی شەرمانکێکی کەمی کرد، بۆیە حکوومەتی عێراق جارێکی تر پرۆژە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی بۆ 3 مانگی کۆتایی ساڵی 2020 ڕەوانی پەرلەمانی عێراق کرد کە بەپێی یاساکە خەرجیەکان بە 57 تریلیۆن دینار و داهاتیش بە 16 تریلیۆن دینار خەمڵێنراوە و کورتهێنانیش بە 41 تریلیۆن دینار دیاری کراوە. بەپێی پرۆژە یاساکەش حکوومەت داوای لە پەرلەمان کردووە دەسەڵاتی پێ بدات کە ئەو کورتهێنانانە پڕ بکاتەوە و بڕی 41 تریلیۆن دینار قەرز بکات بۆ دابینکردنی موچە و جێبەجێکردنی پرۆژەکان. بەڵام بەشێکی زۆری پەرلەمانتارانی عێراق تێبینیان لەسەر ئەو پارەیە هەیە و پێیان وایە بڕێکی ئێژگار زۆرە و قورساییەکی زۆریش دەخاتە سەر ئابووری عێراق.